سڵاوتان نەبێ ئەم کاتتان باش خۆشەویستانم ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکەی پێشەوان هاتمەوە خزمەتتان بەردەوامین لە بەسەرکردنەوەی خانمانی بەتوانا و لێهاتوو بە ئەزموون. ئەمڕۆژ بە هەمان شێوازی پرۆگرامەکانی دیکە خانمێکی بە ئەزموون دەدوێنم کە ئەم خانمە چ وەک مامۆستا چ وەک یاریدەدەر چ وەک کاری ڕێکخراوی و کاری حیزبەتیش لە هەموو ئەم بوارانەدا شارەزایەکی زۆر باشی هەیە بە خاوەن ئەزموونێکی کامڵیشە لە چەندین پۆستی ئیداری و پەروەردەی لە ئێستاە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمان لە پێشە بە تایبەتی پارێزگای کارکووک توانیوێتی متمانەی حەزبێکی و کویکێتی نیشتیمانی کوردستان بەدەست بهێنێت بە ژمارە 12 لە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئەویش مامۆستا پەروین فاتی هەسڵات لە بێم کاتە داش مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونت. سڵاو بۆ توش بۆ ئەم دەرفەتە و بۆ ئەم بەرنامە قەشەنگەت. باشە لە مامۆستایی و سەرپەرشتیاریە و بووکاندید بوون. ژنان چۆن بتوانن کەوا متمانە بەدەست بهێنن و لەم پۆستانەدا بەشداری بکەن؟ بەڵێ طبعاً سەرتا بێ مرۆڤ خۆی متمانەی بەخۆی بێ بۆی بتوانێ متمانەی خەڵک بەدەست بێنێ. تۆ گەبتەوێ بچیتە هەر کایەکی سیاسی چی کایەکی سیاسی بێ چی کاری ڕۆژانەت بێ چی تێکەڵبەون لەگەڵ کۆمەڵگایە بێ دەبێت سەرەتا خۆت متمانەی خۆتت بەدەستهێنابێ بۆی بتوانی ڕوبەڕووی خەڵکی ئاسایی بیتەوە. بتم بمانێ و نەمانەوێ ژن بە بەردەوامی تا ئێستا قەیران لە بەردەمێتی بۆ ئەوەی بتوانێ ئەو ئەزموونەی هەیەی بیگەێنێتە خەڵکی تر. لەگەڵ هەموو کێشە و گرفتەکان ئەبێت تۆ خۆت وەکو سەرەتاوتم سەرتا دەبێت متمانەت بە خۆتە بێ و بتوانیش بەرامبەرەکەتیش قەنەعەت پێ بکەیت کە تۆش تاکێکی لەمێنی کە تۆ خاوەن متمانەی کە تۆ خاوەن وزەیەکی باشی تۆ بەڵێ ینی دەبێ ئەو بیر و بۆ چوونەی کە لە ڕابردووە هەبووە لەسەر تاکی ژن لە لای خەڵک جارێ بیڕەوێنینەوە دەبێت لە نزیکەوە ئەو کەسانەی کە باوەڕیان نییە بە هێزی ژن لە نزیکەوە ئاشنای بکەیت کە ژن هەر وەکو هەر مرۆڤێکی تر لەم کۆمەڵگایە ئەتوانێت بوونی خۆی بسەلمێنێ لە ڕێگەی کارەکانیەوە کە پێی ئەسپێر دەرێ. من بۆ خۆم سەرەتا خۆت سەرتایەکی جوانت داڕشتە بوو. من لە کایی ئیداری و لە کای سیاسی کارم کردووە لە هەردوو کایەکەش توانیوم سەرکەوتن بەدەستبێنم و دەرکەوم و کاری پێ بکەم. هەر لە سەرەتای کە بڵێن دوای ئەوەی کە تەخەڕوجم کردووە و بوومە بە مامۆستا و دواتر بۆ خۆتەزانی ئەم کۆمەڵگایی ئێمە ئەگەر هەندێک جار نەیانەوێ ئەو ژنە دەرکەوێت یا بیانەوێت گرفتی بۆ دروستکەن ڕەنگە بە شێوازێکی کا ئەو هجوومە بکەنە سەر تاکیژن. بەڵام من توانیوم یعنی خۆڕاگر بم لە نێوانی ئەرکەکانمە هاوسەنگێکی باش لەگەڵ کۆمەڵگاش. من زۆر جار لە زۆر شوێنە پێم بڵێن تۆ خۆشەویستی لە ناو ژنەکانە و لە ناو کارەکاتە ئەبێ تۆ سەرەتا پێش ئەوەی ئەرگ بەس هەڵخەر بڵێ خەڵکە بسەپێنیت و داوای ئەرکێکی لێ بکەیت دەبێت تۆ خۆت ژینگەیەکی لەبار بۆ خۆ دروستکەی بە تایبەتی بۆ دەوروبەرەکەت بۆی قەنەعەت بە تۆ بکەن و بۆ ژنێکی بە ئەزموون هاتووی کار بکەیت لە پێناو هەر یەکە لە ئێمە ئەنجامێکی هەیە ئەوێت بگاتە ئەو هەدەفەی خۆی کە ئەوێت بگاپێ. بۆیە دەبێت لە سەرەتا ئەو ژینگەیە دروست بکەیت بۆی ژینگەکەت دروست کرد بتوانی بچێت ئەو بابەتەوە هەنگاوی باشی تیابنی هەنگاوی باشتر بین و چەند تۆ توانیوتە لەگەڵ ئەو کۆمەڵگایە کار بکەیت و چەند لە ئاستیان کارت کرد بێت چکە تۆ وەکو سەرەتا ئاماژەم پێکرد کۆمەڵگای کوردی ئێمەی ژن ڕەنگە هەندێ عرف و عادات و کەلتورگی تایبەت بە خۆمان هەبێت ناتوانین بیبەزێنین واز لە علمانیەت و ئیسلام و ئەوانە بێنێ ئێمە کەلتورمان هەیە دەستورێکی تایبەت بەڵێ قیەمێکی ئەخلاقیمان هەیە پابەندین پێوەی چەند ڕۆشن بیربی چەند خوێندنەوەت هەبێ بۆ کار و ئەرکەکانت لەگەڵ ئەوەشا دەبێت و هەست بەوە بکەی کۆمەڵگاکەی تۆ هەندێک شت یا قەدەغەیە واتە ئەبێ ژنان لە هەر
تکایەکە بێ لە هەر بوارێکە بێ ئەگەر سەرکەوت بوون ئەبێ پابندی یاخۆ ڕەچاوی ئەوەش بن کەوا نەریت نەبەزیێنن نەریت نابێ نەریت ببەزێنی هەندێک تعلیماتی شەریعەی ئیسلامی هەیە نابێ بیبەزێنی ئەمانن هەمووی ئەبن بە سەرکەوتن بۆ تۆ بۆی هاوسەنگیەک ڕاگەڵێ ئازادی ژن لەوەیان نییە تۆ ئیلتیزام نەکەی بە عرف و عادات و تەقالیدەوە نا بالعکس بنەڵێم چەند لەگەڵ کۆمەڵگای خۆت هاوسەنگ بی ئەتوانی بوێرانە بڕیار بدەی کار بکەی ئەزمموی تربێنی تەکایی هەم سیاسی و هەم ئیداری بەڵام تۆ هەندێک شت هەیە دەتوانی وەکو تاکی کۆمەڵگا پابند بی پێوەی بۆیە من بۆ خۆم لە بواری لە ژیانمان لە هەموو ئاست و مەجالەکانی کارم کردووە لە بواری سیاسەتا کارم کردو ئێستا پلەی کارگەڕی ماڵبەندم هەیە هەندێک حیزبەکەی من یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕە و پرۆگرام و بابەتی خۆیە بووە کارم کردووە لەسەر ئەو پەیڕە و پرۆگرامی کە حیزبەکەم بۆی داڕشتوم و بە سەرکەوتویشەوە کارەکەی خۆم بەدەستێناوە کاتێ من لە 92 ئەندامی کۆمیتە بوومە کە ئەو کاتە یەکەم جار بۆ پەرلەمانی کوردستان دروست بێ یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڵێن لە هەرێم بووی ناو کاتە نەگەیشتوینە تا کەرکووک و لە کەرکووک خەبات بکەین ئێمە لەوەیە یعنی بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان وای لە ژن کردووە یعنی مەجای بۆ ڕەخساندووە بێتە پێشەوە کار بکە لەگەڵ هاوڕێکانی و هەواڵەکانی لە هەمان بوارە کار بکە ئەویش مەسەلەی حیزبایەتی بووە بوونی ژن هەبووە لە کایە سیاسیەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و من بۆ خۆم کەسێک بوومە لە کاتێکا من پلەی ئەندام کۆمیتەم پێبەخشراوە لە شوێنێکا بووینە بە تەواوی ئەو شوێنە کەلتوری خۆی هەبووە ژن زۆر بە زەحمەتاتوەتە کۆمیتەکانەوە کار بکات لەویانە من لە ڕانیە و چوارقوڕ نەبوومە کاتی خۆی لەبەرەوەی ئێمە بەبوونی تەرحیل بوونمان و دوایی بەبوونی ئاوەرە بوونمان لە ساڵی 91 کەوتوینەتە قۆڵی مەنتیقەی ڕانیە و چوارقوڕنە من بۆ خۆم لە کۆمیتەی ئاوارەکان لە ڕانیە یەکەم ژن بوومە لە ڕانیە کە بوومە بە ئەندامی کۆمیتە لەو سنوورە کە سنوورێک بوو موقعی جغرافی وا بوو ژن زۆر دەرناکەوت لەو سنوورە یعنی لە 92 بۆ ئێستا ئەگەر تۆ بەراوردی بکەیت کاتێکی زۆرە و خەڵک بەرەو پێشکەوتن و بەرەو تێکەڵاو بوون ڕۆشتۆوەکو ئەو کاتە نییە ئێمە ئەو کاتە من لە کای سیاسیەوە لە 92 دەستم پێ کردووە کە کارگێڕی بوومەتە ئەندامی کۆمیتە و دواتریش بەردەوام بوومە لە مەسەلە سیاسیەکان تا ئێستاکە کە بڵێن ئێستا 2023 کارگێڕی مەڵبەندم چەندین کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداریم کردووە هەوڵیشم داوە لە ڕێگەی کۆنگرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان پلەی ئەندامی سەرکردایەتی بەدەستبێنم بەڵام ڕەنگە دەرفەتم نەبوو بێت لە منافەسەیە بووە نەگونجابێ دەنگی تەواویم بەدەست نەهێنا بێت و ئەوەم وەرنەگرتی ئەمە لە مەسەلەی وەکو سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە سەرۆکێکمانە بوو ڕەوانشاد مامجەلال یەکێک بووە کە هەمیشە ژنی پێش بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان ژنی پێش خستووە گرنگێکی زۆری هەبووە بۆیە یعنی توانای ئەوەمان هەبووە ئێمە بچینە شوێنی بڕیاردان لە بواری سیاسی بەڵێ ینی ئێمە خات و هێرۆخانمانەیە کە ئەرشیفی هەموو داستانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کامیرەی ئەو بەهی ئەو تەسویر کراوە ئەمەش دیسانەوە تاکێکی ژنی ئەم کۆمەلگایە بووە لە زمانی شاخە بەشداری بوونی خۆی سەلماندووە بۆ یعنی مەسەلەکان بەم شێوەیە بووە من لە ڕۆ حیزبێکەوە من لەگەڵ ئەوە شایە وازم لە بواری مامۆستای خۆم نێناوە گەیشتومە دار شار و شارچکۆیکی کوردستان کارم کردووە لە بواری مامۆستا وکو مامۆستا دواتر وەکو یاری دەدەر لە قوتابخانەیەەکە و دواتر
بوومە بە بەڕێوەبەری قوتابخانەوە دواتریش بوومە بە سەرپەرشتیاری پەروەردەی و لە دوای پرۆسی ڕزگاری عێراق لە 9 چواری 2023 هاتوومە تۆ شارەکەی خۆم کەرکووک وەکو بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردی کارم کردووە بەڵام لەگەڵ ئەوەشە وازم لە مەسەلا حزبێکی خۆم نەیەناوە هەمیشە خامخۆرێکی بە خەمی خۆمم زانیوە حزبەکەم بەرنامەی حزبەکەم پەیرە و پرۆگراری حزبەکەم لە هەموو مووقفەکانیش تاکێک بوومە لەگەڵ هەڤاڵەکانی ترم لە نەکسەیە لە خۆشیە لە ناخۆشیە لەم سلکە لە ڕێگەی یەکێتی نیشتیمایی کوردستان کارم کردووە و دواتریش ئێمە هاتووینەتە کەرکووک لە ڕابردوو خزمەتی باشمان کردووە و لە ئێستاشا تەبعاان بە بەردەوام هەوڵە دەین خزمەت ئینشاءڵڵا خەت و پەروین لە ئێستا بە ژمارە 12 دیدی ئەم ژمارەیە چێگەینە لە لای تۆ؟ وەڵاهی من ژمارە 12 خۆی بەخۆی ژمارەیەکی جوانە وەکو ژمارە و ساڵێکمان 12 مانگامە کەس ناتوانێت لە بیریکە ناتوانین بڵین ساڵێکمان 11 مانگە ساڵ 12 مانگە و ئومیدی شەکەم بەو ژمارە 12 بتوانم خزمەتێکی تری شارەکەم بکەم لە ڕابردوو لە بواری پەروەردە و فێرکردن کاری باشم بۆ شارەکەم کردووە لە 4 قوتابخانەوە ئێستا 550 قوتابخانەمانێ و بزانم ئەمە تەبعاان بە هەوڵ و کۆشی مامۆستایانی خوێندن و کوردی بۆ و خەمخۆرەکانی خوێندنی کوردی بۆ کە توانیمانە ئەمە داستانە ڕاستە ئێمە لە ڕابردوو خەباتی شاخمان کردووە بەڵام لە ئێستاە خەباتی قەڵەمەکەین خەباتێکی شارستانی شەفافانە بە ڕێژەیە کە توانیمانە سەرکەوتن بەدەستبێنین لە بواری خوێندن و فێرکردن لەم شارە لەگەڵ هەموو گرفتەکان لەگەڵ سەختی ژیانی مامۆستایان کە بە خۆتانەزانن موچیان نییە وەکو پێویست هیچ ئیمتیازاتێکی مامۆستا نەبووە بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکی بە ئەزمون و بەتوانەیە چاکمان هەبووە لە بواری خوێندنی کوردیە و داکۆچی کاری بەشمان هەبوو لە خوێندنی کوردی بە خۆشحاڵیەوە قوتابخانەکانمان ئێستاکە بۆ خۆتانە بین شارەکانی کوردستان لە ئێستایە قوتابخانەکان داخراوە بەداخەوە لەبەر نەبوونی موچە بەڵام لەگەڵ هەموو قەیرانەکانایی کە تێپەڕ بووە بەسەر شارەکەمانە لە شەڕی داعش لە دۆخەکانی دەرئەنجامەکانی دوای ڕیفراندۆم لە بابەتی کێشەی ئەو ئەسکارتارەتی کە ڕووی لە کەرکووک کردووە لەگەڵ ئارە هەموو ئەم گرفتانە ئێمە توانیمانە من بۆ خۆم شانازی بە وشەی ژنەواکەم کە ژنێک بوومە لەم شارە داکۆچیم لە پرۆسەیەک کردووە کە دان بە کوردبوونی کوردانات کە تاکە موئەسسەسەیە لەم کەرکووکە ماوە کە تاکە دامەزراوەیە لە ئێستایە کوردبوونی کەرکووکی پێوە دیارە من لە دوای دۆخەکان ئەو ژنە بووم کە خوێندنی کوردیم لەم شارە بەجێنێژ لەگەڵ هەموو دژایەتیەکان لەگەڵ هەموو تون و تیژەکان بەرامبەر بە خۆتانەزانی منە نەمانەتوانی عەلەمی کوردستان هەڵ بکەین نەمانەتوانی زۆر بەرامبەر بە کورد دەرحەقیەکی و نادادپەروەریەکی زۆر بەرامبەر با خوێندکارەکانمان کرا لە تاقیکردنەوەکان عەزیەتیان ئەدران و تا ئێستا کەش هەندێ هۆڵی تاقیکردنەوەمان هەیە بەڕێوبەر و یاریدەدەرەکانی تاقیکردنەوەکان لە نەتەوەی عەرەب و تورکمانە لەگەڵ ئەم هەموو سیراع و ململانیە و زەختەی کە لە سەرمان بووە من وەکو ژنێ هەر بەردەوام بوومە وەکو ژنێ داکۆچیم لە خوێندنی کوردی کردووە و شەرەفمەندم پێوەی زۆر جا لێمە پرسن ئەڵێ چەند خوێندنی کوردیت خۆشەوە ئەڵێم بەقەی یەکێ لە مناڵەکانم خوێندنی کوردی لای من خۆشەویستە و لە ڕێگەی ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ئەمەوێ جارێکی کە بتوانم بە دەسەڵاتێکی زۆرەوە داکۆچی لە خوێندنی کوردی بکەم. باشە کەرکووچیەکان هەمیشە بەەوە ناسراون کەەوە شارگەی خۆیان خۆشەوێ هەر سەبارەت بۆ قسەی خۆت ئەمەوێ ئەو بپرسم کە دوای بەدەستهێنانی متمانەی هاوڵاتیان بە تایبەتی لە شاری کەرکووکە ئەولەوێتی کارە چی ئەوێ؟ بەرنامە و پلانی کارکردنی چۆن ئەبێ؟ من بە حکمی ئەوەی لە ڕابردووە بەس تێکەڵی پەروەردە و فێرکردنم بووم بەڵام لە ئێستایە بە حکمی ئەو بەرنامەی بانگەشەیەم کە
ڕۆژ نییە لەم کەرکووکە زیاتر لە 30 ماڵ بۆ 40 ماڵ نەبینم. ڕۆژ نییە زیاتر لە 4 گەڕک بۆ 5 گەڕک نەبینم. یعنی کاتە ئێستا چوومەتەوە هەموو ماڵێکەوە لە ناخی هەموو تاکێکی کەرکووچیام چی پێویستە کەرکووک گەڕەکەکانمان باوەڕت بێ هەندێک گەڕک من گریانم بۆی دێ واتە بە دوای ئازاری ئەم شارەیە بە دوای ئازاری ئەم شارەیە ئەگەڕێم وە بەڵێنیان پێ ئەدەم بەڵێنیان پێ ئەدەم چۆن لە ڕابردوو لە پەروەردەیە هەر کێشەیەکیان هەبووە یەکەم کەس بوومە داکۆچیم لێکردوون لە ئێستاشە خەمەکانی تریش باوەڕت بێ ڕەنگی خان هەندێک گەڕەکەیە زۆر زۆڵمی لێکرا یعنی تۆ تەنها ئەو چی ئەوێ بەس ئێوێ بەر دەرگاکەی سەب بکرێ ئەوە سەرەتایترین سەرەتاترین یعنی داوایەکی شتێکی سروشتی خۆیەتی مافی خۆیەتی مناڵەکەی کە ئەچێتە بەردەرگا قاچی نەچێتە قوڕەوە نیەتی کە یعنی نیەتی هیچ خزمەت گوزاریە بۆ ئەم شارە دابین نەکراوە ئاو وەک پێویست نییە کارەبا وەک پێویست نییە بەس ئەفونکەوە مەستا ئەو گەڕەکانی کە باسی ئەەکەی گەڕەکە کوردنشینەکان یاخود عەرەب نشین و تورکمان نشین وەڵڵاهی بەداخەوە من وەلو خیتابی سیاسی من هێرشکردنە سەر هیچ نەتەوەیەک نییە لەبێر وی من حزبەکەم ئیمانی بە پێکەوە ژیانە خیتابی سیاسی من ئەوەیە خزمەتی هەموو نەتەوەکان وەک یەکتری باشە دەست خۆش بێ خاتو پەروین ئەو ترێکەوە بواری پەروەردە ماندوو بوونە تۆ چۆن توانیتەکەوا لەگەڵام بوارەیە هەڵکەی خۆی بواری پەروەردەوەکو ژیانێکی بەردەوامە چۆن سبەینی هەڵە سینانی بەیانیت پێویستە بۆ نیۆڕۆ خۆت ئامادەکی بۆ نانی نیۆڕۆ هەمان شتا پەروەردە و فێرکردن بەردەوامە بۆیە ئێمە توانی ومانە من یەک شتێکەیە هەر کەسێ کارەکەی خۆی خۆش بێ ئەتوانێ بەیانی کە هەستا بە کاری تازە و بە بەرنامەی تازەوە بچێتە ناو کارەکەیەوە بۆیە من کارەکەی خۆم زۆر خۆشە بوارێکە پەروەردە و فێرکردن ئەتوانی نەوەیەکی دوا ڕۆژ دروست بکەین نەوەیەک پڕ لە سەلامەتی مێشک سەلامەتی دەروون سەلامەتی خۆشەویستی بۆ نیشتیمان بخاک ئەمە وابزانم بوارێکە زۆر کەس ناتوانێت بە شێوەیەکی پرۆفشناڵ بتوانێت دەوری باشی تیا ببینێ بۆیە من ئەڵێم لێرەوە پەروەردە و فێرکردن لای من ژیانە دەست خۆش با تۆزە دوورکەوێنەوە لە کاری پەروەردەی و ئیداری و سیاسی هاوسەرەکەت هونەرمەندە تا چەند بینەری کارە هونەریەکانی ئەوی وە تاسە هیچ بیرۆکەی پیداوە وڵاهی من بۆ خۆم کاری هونەری بەعام ئەگەر لە هونەرمەندەکانیش بپرسی من زۆر دامی هونەرمەند و حەزەکەم شارەکەم هونەرمەندی زۆری تایە و دەرکەون دیارە هاوسەرەکەشم لەو بوارە کارەکە بەس بابەتی هونەر لە کەرکووک یعنی خەڵکەکەی ئەو هونەرمەندانە یان مامۆستایە یا مۆزەفێکی کەم دەرامەتە بۆیە وەک پێویست ناتوانن دەرکەون وەکو شارەکانی تری کوردستان هونەر و هونەرمەندان دەرامەتی مالی ئەوێ ینی پێویستی ینی تۆ ئەوێت مەسەلەن شتێک ئینتاجێک بکە فلیمێ دەرکات پێویستی بە مادەیە بۆیە یعنی وەکو پێویست بەعام هونەرمەند دەرنەکەوتووە بەڵێ من هاوسەرەکەم لە بواری تەمسیل زیاتریشەکە زیاتر متابعی بۆم تا لە گەردەلول بوو لەو بەولاوە هەندێک جار درامای ڕەمەزانانیان هەیە بەڵام زۆر یعنی بڵێن گرنگی نییە لە شارەکە ینی هونەرمەندان مەسە بۆ نمونە نیقابەیەکیانێت ینی ئەم نیقابەیە هیچی بۆ نەکراوە من بۆ خۆم سەردان پەراوێز خراون ینی ئومێ دەکەم ئێمە بتوانین ینی بە شێوەیەکی گشتی نیقابەکان هەموو نیقابەکانی کەرکووک بتوانین لە ئایندەیە لە ئەنجومەنی پارێزگا بڕگەیەک مادەیەک شتێکیان بۆی ئیزافەکەین بۆی خزمەتی هەموو هونەرمەندان بکەین لە پەنای شێوە خزمەتی هاوسەرەکەشم بکەم کە هونەرمەند بەجر لەوەی چێک لە کچەکانت لە ماوەکانی ڕابردووە پێشکەشکار بۆ لە کەناڵی کەرکووک ئەمە بزانام لێ ئێستا بەچی سەرقاڵ وەڵاهی بە شانازیەوە
یەکەم موزیع بووە لێرانەوەکو پێشکەشکار کاری کردووە لە تەلەڤیزۆنی کەرکووکە و کاتێشتا تەلەبە بوو لە کولیەی ڕاگەیاندن بەشی ئەعلام زانستە مرۆڤایەتیەکان بەشی ئیعلام بەڵام لێرە تەلەڤیزۆنەکە هەم تازە دامەزرا بوو پێویستی بە بێژەری ژن بوو کچ بوو ئەویش بڵێ نێشتا تەڵەبە بوو لە ئیعلام من خۆم وتم بۆ نایی خزمەتی شارەکە بکەین بۆ خۆم حەزم لە خزمەتە مناڵەکانیشم خۆشبەختانە وا دەرچوون خزمەتی ئێری کردووە لە ئێستاشا دکتۆرای بەدەستێناوە هەر لە بواری ڕاگەیاندن و ئێستا مامۆستایە لە جامیعەی سلێمانی دکتۆرە هەرمن و لەبەروەی نیشتەجێی دووکانە قەزای دووکانە لەوێ لە مەحەدەکەی دووکان لە بەشی ڕاگەاندن هەم بڵێن بە فەرمی لەوێ کارەکە و ڕۆژانش سەرقاڵە ئەچێتە جامیعەی سلێمانیش لەوێ هەر مامۆستایە تەمەند درێژ بێ ڕێز و سڵامان بۆی هەیە سەرکەوتوو بێ ئینشاءالله. خاتو پەروین ناوچەی جەباری و دەوروبەری چی یادەوەریەکت لەگەڵێمە هەیە؟ وەڵاهی ناوچەی جەباری بۆ من یادەوەری زۆری تایە هەر لەم ینی ئەوەندەی زانم مناڵ بووین پۆلی چواری ابتیدایی سێی ابتیدایی هەر کاتێ کە پشووی هاوی نەبوو سێ مانگە بووین لەبەوەی ماڵی باپیرم کە سوکاری بڵین دایکم خۆتەزانی خاڵوان خۆشەویستن بەڵێ یەکسەر کە ئەبووە عوتڵە هەمومان تامزۆی ئەو بوون یەک سیارە هەبوو ناوی مام جەبار بوو حاجی جەباریان پێوت سایقی و گوندە بوو سایقی و گوندە بوو هەر لەسەر فەرعی ئیسکانە هات بەڕاکردن هاتمە ومودایە سایقەکەی ماڵ باپیرە هات وامەزانی تر ماڵ باپیرە ئەوە هەر ئیشەکە بۆم نەمزانێمە هی هەموو گوندەکەی هەموو گوندەکەی ئەچوین لەوێ ئەماینەوە ینی یەک تاقە خاڵێکم مابوو ینی ئێمە خاڵۆم باوک دایکم یەک برای هەبوو بەداخەوە بەر شاڵاوی ئەنفال کەوت ڕۆی لە ئێستاە ئەنفالە بەڵام کوڕێکی هەیە کە ڕەشی پێوترە ناوی ڕەشیدا ئێستا جێگەی خاڵۆمی گرتوێتەوە لە دیەکە لە پوزڵ ماوەتەوە لەوێ و خۆشبەختانش توانیوە منیش خزمەتیان بکەم بە دابینکردنی قوتابخانە و پێداویستەکانی من وەکو عەشیرەت هەر کەسێ لە کۆمەڵگاکەی ئێمە سەرەتا باسی عادەت و عرف و عادەتم کرد لە کۆمەڵگای ئێمە من وەکو ژنە جەباریەک شانازی بەواکەم کە ژنێکی جەباریم هەمویانم خۆشەوێت جەباریەکان و هیوادارم هەوڵی ئەوە بدەم بێگومان مەسەلەی عەشیرەتوانش بەشێکە لە کەلتور بەشێکە لە کەلتور یانی تۆ سێرکە چیتە هەر جەماعەتێ دانیشی یەکسەر پێتەڵێن خەڵکی کوێی ئێستا ئێمە ئەڕووین بۆ بانگەشاکەین پێتەڵێ خەڵکی کوێی ئەبێ بزانی من اینجا هەموو کەسێ پێویستەکەەوە ئەسڵ و فەسڵی خۆی بزانێت گوندی خۆی بزانێت عەشیرەتی خۆی بزانێت باڵێ بە دڵنیاییەوە من بە شانازیەوە هەم دایکم جەباریە هەم باوکم جەباریە یعنی دووڕەگیش نیم یەک ڕەگەم وڵا هاوسەرەکەشم ناوشوانیە یعنی بەشێکشم لە ناوچوان خواردووە بۆیە هەر لە کوردەواری خۆمانەڵێ خزمەتکێ ئەڵێ هێشتا ژنم لێنە جێسەوا بزانم ناوشوانی یان جەباری وڵای هەردووشیان ناتوانێت ناتوانانی یەک لایەکی بگری هەموو جایستە لە بانگەشەکە کە ئەڕۆم بۆ هەندێشن ئەڵێن کاکە ئەمە بووکی ناوشوانیە بەڵام کچی جەباریە دەستە خۆش بێ ماڵبەرنامەکە بەرەکۆتا چێ پێم خۆش بکەوە گفتوگۆی زیاترە لەگەڵ بکەم پرسیاری زۆتریشم بۆ ئامادەکردبوو بەڵام یاسای پرۆگرامەکە وایەکەوە لە ماوە چلدەقە زیاتر تیان ناپەڕێ لە کۆتایی یا وەکو خانمێکی سەرکەوتوو پێم خۆشە لێرەوە ئامۆژگاری خۆت ڕێنمایی و پێشنیاری خۆت بۆ ئەو خانمانی کەوا بڵین سەرەتای تەمەنیانە ئەیانەوێ ئامانجێکیانەیە بڵێن پلان و بەرنامەی کارکردنیان هەیە لە هەر بوارێکا بێ حەزیان هەیە وزەیان هەیە بەڵام لە ترسیدا بوو نەریت ناتوانن هەنگاو بنێن چی بەو خانمانە ئەڵی لێرەوە؟ وڵا لێرەوە جارێ چاوی یەکە بە یەکەیان ماچەکەم ڕێز و حرمەتم هەیە بۆ سەرجەم خانمانی کەرکووک پێیان ئەڵێم قەت سارد مەبنەوە لە شکست مەترسن هەر کەسێ تووشی شکست نەبێ
سەرکەوتن بەدەست ناهێنێ و التیزام بکەن بە عورف و عادات و تەقالیدی خۆمان بەڵام لەگەڵ ئەوەشە هەوڵی ئەوە بدەن بچنە پێشەوە من ئەڵێم ژنان نابێت لەوە بترسن کە خەڵک قسەیان پێڵێ تۆ متمانەت بە خۆت هەبێ و خۆت متمانی تەواو هەبێ با خەڵک قسە بکە بەڵام تۆ گرنگەوەی خۆت تیاتە بەڵێ کۆڵ نەدەی و من بۆ خۆم تەجروبەم هەبووە دوو جا بۆ هەڵبژاردن خۆم کاندید کردووە مەسێ هەم کەڕەتمە کەڕەتێ لە 2010 خۆم کاندید کرد نەبوو بە نسیبم بۆ سەرکردایەتی حزبەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان خۆم کاندید کرد و خۆم تاقی کردەوە دەنگێکی باش شمێنە ئەوەی بەردەوام باڵێ وە شکست ساردمی نەکردووەتەوە ئەم جارش خۆم کاندید کردووە و زۆر بە دڵسۆزی و بە حەماسەوە ئیش بۆ لیستەکەمەکەم لیستی 142 هاوپەیمانێتی کەرکووک هێز و ئیرادەمانە ئینشاءالله و کاندیدم لەو حیزبە و شانازیش بە بوونی خۆمەکەم وەکو ژنێک کە پشتم بە خۆم ئەم مێژووی کە ئێستا باسم کردووە مێژوو کە خۆم بەدەستم هێناوە لەگەڵ هەموو قەیران و شکستەکانی هاتووەتەڕێ ومێ دەکەم ژنان سەرجەم ژنانی کەرکووکەوەی گوێبیستی ئێمەن کۆڵ نەدەن بەردەوام من لە کارەکان و داواشیان لێکەم ژنانی کەرکووک وەکو ژن دەنگدەن بە مامۆستا پەروین کاندیدی ژمارە 12 سەرکەوتوبی زۆر خۆشحاڵم کامڕۆ کاتی خۆت بە من بەخشی انشاءالله سەرکەوتوبی بۆی بتوانینەوە ئەم موزەیەت ئەم بەرپرسیارەتەیە کە لە داهاتووە لەسەر شانتا بە خزمەتکردن بیگەنی بە هاوڵاتیانی شاری کەرکووک لە پێی بەشداربوونت لە پرۆگرامەکەی من خۆشحاڵت کردم جێی شانازیمی قەڵغانێکی ڕێزلێنانت بۆ تۆ ئامادە کردو ئومێد دەکەم کەوا بە دڵت بێت زۆر سپاس فەرموو زۆر سپاس زۆر بەدڵمە شانازی پێواکەم لە تەلەڤیزۆنە جوانەکەتان لە خاتوو ڕەنگینی بەتوانە ژنە ئەزمونونەکەی کەرکوو کە زبوونی باشی هەیە سپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە چاوتان ماچەکەم دەست خۆش بێت ئەماکەینە کۆتا بڵین یاسای بەرنامەکە کە تێنووسێکە واتە دەفتەرێکی یادەوەریە تایبەتە بە پرۆگرامەکەی من کاتیایە پێشنیارت سەبارەت بە بەڕێوەچوونی بەرنامەکە یاخود پێشنیارت سەبارەت بە میوانی داهاتووم پێت خۆشە کام خانمی دیکە بە سەرکەوت و ئەزانی کە بۆ پرۆگرامەکانی داهاتوو لە لای من ببنە میوان ئەتوانی لەم تێنووسەیە لە کۆتاییە دەستنووسێکی خۆتی تیا بنووسی خۆشەویستانم لێردا هاتیە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پێشڕەوان کە بەسەرکەوی خانمێکی دیکە بوو کە ئەویش مامۆستا پەروینی کە ناسراوە بە مامۆستا پەروینی ئیشراف کە لە ئێستایم کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە پێشمانە خۆی کاندید کردو بە ژمارە 12 لە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە هیوای سەرکەوتنی بۆ خوازین بەرنمەیەکی 40 دقەیی بەس نییە بۆ دەرخستنی توانای خانمانی کۆمەلگاکەی من کە کۆمەلگای کوردیە بەڵام ئیترەوە یاسایە لە پرۆگرامەکەی من کە ماوەی بەرنمەکە لە 40 دقە زیاتر تێنەپەڕێ سوپاس کە تاوەکو ئێستا بینەرما بوون سوپاس بە گشتی بۆ هاوکارانم تا بەرنمەیەکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە با تێنووسی پرۆگرامی پێشەوان کۆتای بە پرۆگرام دێنین خواتان لەگەڵ